کردی ساوای لاتو دە مسخال بۆ 5 مسخالەکەن خەتەریات لەسەر بەعزە وڵاتێ دروستە بێ و هەڕەشە و گوڕەشە و ئەوە وای لێ کردووە لە جیاتی پارەکە ئاڵتونەکە دانێن و خواستێکی تەواوی لەسرە عیاری با بڵین 21 $475 $77 دەرەچێ بێ هەقدەست عیاری هەژدە $405 بۆ $7 دەرەچێ بێ هەقدەست طبعاً کە تۆ گران بێ و پێیان نەکڕێ ئەوەستێ جارێک ئەڵەن بەشکم تۆزێ داوەزێ و ئەنجا بیکڕی لە سلێمانیا زیاتر عیاری هەژدەکەن هەر لە دێر زەمانەوە وابوو وەک ئێرانیش 750 هەیە عیاری هەژدە ئێمە شەروە هەر عیاری هەژدەیان کردووە بەڵام 30 مسخاڵیان نەکرد 40 مسخاڵیان نەکرد 50 مسخاڵیان نەکرد ئێستا وای لێ هاتووە 10 مسخاڵ بۆ 5 مسخاڵەکەن ئەو 10 مسخاڵە تقریبا 30 مسخاڵی ماوەی لەموو پێشەوەی کە بێنە بازاڕەوە ئاڵتون بکڕن تەلەفۆنەکەن چکە هەری کەسە ناسیاوێکی خۆیە تەلەفۆنەکە ئاڵتون چۆنی ئەمەە مسخاڵبایی چەنە حسابی گیرفانی خۆیەکە بۆی بتوانێ پێکرێ یا پێی ناکرێت بەڵام جارێ وای لێ نەهاتووە یعنی خەڵک بچێت زیو بکات لە جیاتی ئاڵتونەکە زۆر هاتووتە لامان ئاڵقەکەیان کردو و توێتی کەی ئاڵتون بڵین بەرەو دابەزین ڕۆی ئەو ساین ئاڵتونەکەکردین هەیە هەر ئەڵقەکە کاڵێ ئاڵتونم نایێت